کۆبنەوەی دەسەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان و سەرۆکی فراکسیۆنەکان لەسەر دیاریکردنی لیژنە 21 کەسیەکە بێ ئەنجام کۆتایی هات کە تایبەت کرابوو بۆ کارکردن لەسەر پرسی دەستوری هەرێمی کوردستان و ماوەی ویلایەتی سەرۆکی هەرێم کە کەمتر لە 4 مانگی ماوە بەشێک لە سەرۆک فراکسیۆنەکانیش ڕخنەی ئەوەیان گرت کە کورسیان پێ نەدراوە و بەشێکیانیش داوای کورسی زیاتر دەکەن. ئێمە بە دوو ئەندام دەمانێت بەشدار بکەین. یەک ئەندام ناوەی هەرێمی کوردستان کە تەمسیل تورکمانەکان بکاتن، ئەندامی دووەمیشمان لە دەرەوەی هەرێمی کوردستان کە بە تایبەتی لە کەرکووک چکە کەرکووک لەو مەسەلەی کێشێکی زۆر گرنگە پێویست دەکات بەشدار بکرێتن. دیارە ئەمە ئەوەش لە قەیدی مناقەشەیە و ئەوە بکۆبنەوە بەکراوە ماوە لە ڕۆژ یەکشەم. لە کۆبنەوەی سەرۆکایەتی پەرلەمان لەگەڵ حەزبە سیاسیەکاندا بڕیاری پێکەنانی لیژنەیەکی 21 کەسی درا کە کەسی شارەزای تێدا بێت بۆ پێداچوونەوە بە دەستوری هەرێمی کوردستان لە دەرەوەی پەرلەمان. بەڵام ئێستا لایەنەکان ڕێککەوتون کە سەرجەمی ئەندامانی لیژنەکە لە پەرلەماندا بن. لە پەرلەمانی کوردستان نزیکەی بە یەک لەسەر سێی قاسمی انتخابی کورسی پەرلەمانیان هەیە حزب سیاسیەکان، بۆیە هەموو توێژ و چینە جیاوازەکانی کوردستان نوێنراتیان لە پەرلەمانی کوردستان هەیە، بۆیە پێویست ناکات بچینە دەرەوەی پەرلەمان. لە کۆبنەوەکەی پەرلەماندا پێشنیاز کرا دابەشکردنەکە بەپێی کورسی پەرلەمانی بێت. بە شێوەیەک پارتی دیموکراتی کوردستان 7 کورسی و بزوتنەوەی گۆڕان 5 کورسی و یەکێتی نیشتیمانی کوردستان 4 کورسی و یەکگرتووی ئیسلامی 2 کورسی و هەریەکە لە کۆمەڵی ئیسلامی و مەسیحیەکان و توروکمانەکان یەکی 1 کورسیان بەردەکەوێت. ترس نییە لە ژمارەی وەکو بڵێ لایەنەکان کە چەند کورسیان هەبێتن لەبەرەوەی لە ناو خودی نووسینەوەی ئەو پرۆژەیەدا بە سازان دەبێت ئیتیفاقی لەسەر بکرێت کە بە سازانیشە مەسلەی دەنگدان یەکلای ناکاتەوە. بەپێی ئەم دابەشکردنە هەریەکە لە ئەرمەنیەکان و بزوتنەوەی ئیسلامی و سۆشیالیست و شووعی و ئاراستەی سێەم هیچ کورسیەکیان نابێت. بەڵام فراکسیۆنی پارتی دەڵێت پێویستە هەموو پێکاتەکان ئەندامیان هەبێت و ئەوەی دەشمێنێتەوە لە نێوان 5 حزبەکەدا بەپێی کورسی پەرلەمانی دابەش بکرێت. لە لێژنەی دەستوری نوێنەرایەتیان هەبێ باشترین پێوەریش بۆ ئەوە ئێمە پێمان وایە چەند پێکاتێکی ئەساسی پەرلەمان هەنا ئەوان کورسی تایبەت بەخۆیان هەبێتن، 5 هێزەکەی دیکەش بە شێوازی مەقعدی پەرلەمانی پێوەری سانتلیگۆ باشترین شێوازە تا بتوانین ئەندامانی لێژنەی دەستوری کوردستان دیاری بکەین. لە چەند ڕۆژی ڕابردوودا دەسەی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان بەجیا لەگەڵ لایەنە سیاسیەکان کۆبووە و بۆ دۆزینەوەی ڕێگە چارەیەک لەسەر پرسی دەستوری هەرێم و ویلایەتی سەرۆکی هەرێم. ڕێبوار کاکەی یەنارتی، هەولێر.